کاک محەممەد مداخلەیەکی هەیە ئەگەر و مایکە بێت فەرموو. مامۆستایان ڕژبینی دایک و باو کاریگەری لەسەرمانەیە. جوانە پرسیارێکی جوانە کاک محەممەد بە دڵنیاییەوە ڕژبینی دایک و باوک کاریگەری لەسەرمان هەیە چونکە دایک و باوک ڕۆژانە لەگەڵمانە ینی دایک و باوک بەڵام دەبێت ئێمەی منداڵ ئاگادار بین ئێمەی فێرخواز ئاگادار بین مەسەن بۆ نمونە کاک محەممەد مەسەن دایک و باوکێکت هەیە زۆر خوێنەوار نییە زۆر ڕۆشنبیر نییە دایک و باوکێکت هەیە داماوانە خۆیان زانکۆ و پەیمانگای بۆ تەواو نەکردووە احتیمالە ئەو قەدری زانکۆ و پەیمانگا زۆر نەزانێ بەس ئەمە بەڵگە نییە لەسەرەوەی ئەگەر ئەوان هانیان نەدای بۆ خوێندنی تۆ پشتی دەکەیتەوە ئەگەر ئەوان وتیان کوڕم واز بێنێتە تۆ واز بێنی تۆ بۆ خۆت عاقڵ بە بڕۆ لەسەر زانکۆ و پەیمانگا بخوێنەرەوە بڕۆ ژیانی دەیان کەس بخوێنەرەوە کە لە زانکۆ و پەیمانگا چۆن توانێتی ژیانی خۆی دروستکە بڕۆ ژیانی کەس هەندێک کەس بخوێنەرەوە کە چۆن توانێتی ئەندازیاری تەواو کاو بەڵام دوای کۆمپانیا و شەریکەی هەیە بڕۆ ژیانی ئەو کەسانە بخوێنەرەوە کە بەشی ڕاگەیاندنی تەواو کردووە و توانێتی ببێ بە ڕاگەیاندن کارێک جاروە بە قەد 2 دکتۆر 3 دکتۆری دەسەکە بڕۆ ژیانی ئەو کەسانە بخوێنەرەوە کە لە بواری خوێندنا خوێندوێتی بۆ نمونە و زانکۆ و پەیمانگای تەواو کردو دوایی بووە بەشێکی قانون یاسای تەواو کردووە دوای لێوەکو پارێزەرێک گەشتۆتە حاکمی و گەشتۆتە موچەیەکی زۆر باش و توانێتی هەم کۆمەلگاکەی بگۆڕێ هەم ژیانی خۆی بگۆڕێ کەواتە ڕژبینی دایک و باوک من بڵێم کاریگەری نییە کاریگەری هەیە بەڵام هەوڵ بدە ئەنتیڤایرۆسە بێ ئەنتیڤایرۆس سەیرەکەی ڤایرۆسە چێتە ناو کۆمپیوتەرەکە چونکە ئەنتیڤایرۆست بۆ بەکارێنەوە دیلیتێکە بۆیە دایکت پێ تەڵێ هیچت یا بەسەر نێ بڵێ قوربانت بم باوکت ئەڵێت بەخوا دەرتەکەم بڵێ باوە گیان بەس مولەم بدە دایکت باوکت ئەڵێ بەخوا تۆ بە حیاتی هیچ نابی بڵێ دایە گیان سوپرایزت بۆکەم بە دەرەجەکانت بیسەلمێنێ یعنی ئێمە پیا و ڕاست بڕوا خۆشمان ئێمە دەتوانین ڕژبینی دایک و باوکش باشکەین کوڕم دایک و باوک سیقەی بە تۆ نییە دەرەجە بێنە دایک و باوکش ئەگۆڕێ دایک و باوکت بە تۆ ئەڵێ تۆ باش نابی تۆ یەکەم بە دایک و باوکت باش دەبێت نەزرێ ئەگۆڕێ تەبیعەت ئەگۆڕێ ئوستوب ئەگۆڕێ ڕەنگە من خۆم وابم من دایکم بۆ نمونە مەسەن دەرەجەیەکی بەرزی نەبێ ڕەنگە باوکم شادێکی بەرزی نەبێ بەس دواوی کە دەرەجە دێنی و دەبی بە دکتۆر دایک و باوکش ئومێدی بە تۆ دەبێت بۆیە کەوتم دەچم بۆ دکتۆرا دەخوێنم دایک و باوکم وتیان قەیچێکە دوعای خێرت بۆ دەکەین بۆ چونکە دایک و باوکم هەستیان کرد من هەنگاوێکم بڕی بەڵام هەمان دایک و باوکە گەر جارانی پێم وت ناچن بۆ خوێندوێ و حاڵم جوانە زۆرمان وەکۆڵە زۆرمان لێبینیت بەس کە هەنگاوێکی لێبینیت بۆ هەنگاوی دووە من کچ و کوڕ ئەزانم لە کوردستانە چونکە خۆی باش بوو زانکۆ و پەیمانگای بەباشی تەواو کرد دایک و باوکی وتوێتی ئەگەر تیکەکەی دەمی خۆمم بۆ گرتوونەتەوە بۆ ماستەر و دکتۆرا بۆ هەر وڵاتێک دەبڕات دەینێرم چەند گرنگە کەواتە تۆ دەتوانی دایک و باوکشت بگۆڕی و گەشببینیەک بە دایک و باوکتان بدەن وە سوپاس بۆ کاک محەممەد مداخلەیەکی زۆر جوان